ڕاستیدا من ساڵی 1990 لە دوای گەرمبوونی شەڕی ناوخۆ لە نێوان هەردوو هێزی یەکێتی و پارتی کە شەڕی ناوخۆ سەری هەڵدا من تەمەنم 19 ساڵ بوو و بڕیاری ئەوەمدا کە کوردستان بەجێ بێڵم و بەرەو وڵات یەکێک لە وڵاتە ئەوروپیەکان سەفەر بکەم و بمە پەنابەر. ئەلبەتە ئەمە خوێندنەوەی زۆر بۆ ئەوە ئەکرێت چەند هۆکارێک بێنینەوە کە من بڕیاری ئەوەمدا سەفەر بکەم. لە ڕاستیدا ئەم ڕێگایەکی سەختە، ڕێگایەکی ئاسان نییە، ڕێگایەکە کە لە یەکەم هەنگاوی ئەینەی کە ناوێنێن ڕێگەی قاچاق ژیانی ئینسان لەم یەکەم هەنگاوە ئەکاوێتە مەترسی تا ئەگاتە ئەو شوێنەیە ئەگەڕێتەوە. ڕەنگە زۆرێک لەو خەڵکانی کە ئەم هەنگاوەشیان دەست پێکرۆ لە نیوەی ڕێگاش گیانیان لەدەستداوە، کەم ئەندام بوو یان بێسەر و شوێن بوو ماوەیەکی دوور و درێژ. لە ڕاستیدا ئەو کاتە تا حدێک سەختتریش بوو، چونکە هیچ یەکێک لە تاچی ئێمە با بڵێن کوردی باشووری کوردستان هەڵگری پاسپۆرت نەبووین. پاسپۆرتمان نەبوو تا بتوانین بەشێک لە ڕێگاکە لە ڕێی پاسپۆرتەوە بڕۆین، وەک چۆن ئێستا زۆرێک لە هاوڵاتیان ئەوانەی کۆچەکەن بە پاسپۆرت ئەڕۆن بۆ تورکیا ویزایە وەرەگرن و بە ئازادی ئەسنەوێ. ئێمە قۆناغی سەختترمانە بڕی، لە ڕاستیدا هەر دەربازبوونمان لە باشووری کوردستان بۆ خۆی سەختیەکی زۆری تێدا بوو. من بیرم دێ لە ڕانیە هەژدەی 5/97 کە سەفەرەکەم دەست پێ کرد لەبەر دەرگا ئەوەندە بە شێوەیەکی خێرا و بە تەکنیکێکی خێرایی قاچاقچیەکە سواری ئۆتۆمبیلەکە کرام بە ئاستەم توانی خواحافزی لە هەموو کەس و کارەکەم بکەم. ئیتر هەندێک تەنسیقاتیشیان کردبوو وا پێ ئەچوو ڕێکەوتن هەبوو بێ لەگەڵ هەندێک لە دەستگایەکان دەستگا ئەمنیەکان با بڵێن تا گەیشتینە سەر سنوور بە کوێرەوەریەکی زۆر گەیشتینە سەر سنوور. بیرم دێ لە شارەدەی هەڵشۆوە چوینە شارەدەی هەڵشۆ لەوێشەوە شەو مەرزی ئێران و عێراقمان بڕی، چوینە گوندی دێوران لە سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان. لەوێشەوە پشتی پیکاپ لە نیوە شەودا بە سەختیەکی یەکجار زۆر و هیلاکیێکی یەکجار زۆر خۆمانگەیاندا شاری ورمەی ڕۆژهەڵات. چەند ڕۆژێک لەوێ ماینەوە دواتر بۆ شاری سەڵماس و لەوێ بۆ گوندەکانی سوڵتانە و حەسەنە و بەسەر شاخی سیلسیلە چیای مەیدان دوای 2 ڕۆژ ڕۆیشتن ئاودیوی باکووری کوردستان بوون کە یەکەم دێ لە باکووری کوردستان ناوی دریشک بوو، دریشک و دەراویان پێ ئەوە 2 دێبوو بەسەریەکەوە لە سنووری باشقەڵە. لەوێشەوە بە هەممان شێوە بە قاچاق و بە پشتی لۆری و کۆمەڵێک ڕێگەی پێ و ئیتر بانماع شێوە کە کەوتینە کەمینیش ئەو کاتە کەوتینە کەمین و بە پارەیەک سڵحمان کرد و ڕزگارمان بوو نەجیراین چوینە شاری وان. لەوێشەوە بە هەمان شێوە بە ڕێگەی قاچاق بۆ ئیستانبۆڵ. لە ئیستانبۆڵ ئیتر وەکو چۆن ئێستا نووسنگەی ئەتوان بڵێم نووسنگەی ڤیزا و نووسنگەی ئیقامە و ئەوانە هەیە، لە ئیستانبۆڵیش قاچاقچی یەکجار زۆری لێبوو، معاملەی زۆر ئەکرا، ئۆپشنی زۆرت لەبەردەست بوو بۆی بزانی بە کام ڕێگەیەدا بڕۆی. اینجا ڕێگەی پیادە هەبوو کە نزیک بە 10 شەو دەبوایە بە پێ بڕۆی بۆ تا ئەگەیتە شاری ئەسینای پایتەختی یۆنان. ڕێگای تر هەبوو هەر بە شاحینە، ڕێگای تر هەبوو لە ڕێگەی ئاوەوە و ڕێگەی تەکسیشە بۆ ئەو کاتە بە تەکسیشە توانی بڕۆی، بەڵام ئەمە نرخەکانی فەرقی کرد و زەمانەتەکەشی فەرقی کرد. من یەکەم جار ڕێگەی پیادەم هەڵوژات لە ڕاستیدا، چونکە کۆمەڵێک برادەر بووین بێکەوە هەوڵماندا لەو ڕێگەیەوە بڕین. دوای چەند جارێک کە لێمدا لە ڕێگەی چەند جارێک لە ناوخاچی یۆنان مەسافەیەکی یەکجار زۆریش ڕۆیش بووین جیراین، نەگەیشتینە ئەوێ و دیپۆرت کراینەوە بۆ تورکیا. جا مەرگەساتی ئەم ڕێگەیە مەرگەساتی کەم نەبوون. بۆ نمونە یەکێک لەو عملیانەی کە لە یۆنان ئەجیرای فڕیان ئەندایتەوە بەری تورکیا دیپۆرتی پێڵێن، کورد ناوی لێ نابوو تۆپانێ، چونکە وەکو یاری فوتبۆڵ وابوو بەم خەڵکە ئەکرا. یۆنان ئەیگرتی فڕێدایتەوە تورکیا هەر هەمان شەو فڕێدایتەوە ناو خاچی یۆنان لە نوقتەیەشی تر. ئیتر دیسان جارێشتر یۆنان ئەیگرتی و جاری وابوو مانگێک بەم شێوەیە من وەجبەم پێشکە هات کە زیاتر لە مانگێک
لەو تۆپانەیەدا مانەوە ینی لە عەزابێکی یەکجار زۆر دابوون تا توانیان خۆیان ڕزگارکەن و هاتنەوە شاری ئیستانبول. من چەند جارێک لەو ڕێگەیەمدا و تا ئاخر جار تاش شاخی ئێگزێنتی چووم کە نزیکە لە ساڵۆنیکە و لەوێش گیرام و چەند جارێک لە کۆمەتین گیرام ناو شاری کۆمەتین لە یۆناان، چەند جارێک لە شاری ڤێرێ گیرام و ئەوەی لە هەمووی ناخۆشتر بوو لە کتێبەکەشمدا من باسم کردووە کە پێشماوەیەک بڵاوم کردەوە کتێبەکە هەر لەسەر ئەم ڕێگەیە و بەشێکی زۆری لەسەر ئەم ڕێگەیە. ئەوەی ناخۆش بوو کە ئەڵێم مەترسی یەکجار زۆر هەیە لەم ڕێگەیە. یەکێک لە وەجبەکانی ئێمە کار ئەو قاچاقچی من کە وەجبەیەکی برد و منی بەجێهێشت لە ڕێگا قاچاقچێکە کەوتە سەر لوغمەکەی هی جەنجی جیهانی دووەم بوو مابووە ناو خاچی یۆناان. هەم قاچاقچێکە و هەم دوو نەفەریش گیانیان لە دەستدا چەند کەسێکیش بریندار بوون. مەترسی لێدانی قیتار هەبوو کە بەسەر سکەی قیتاردا ئەڕۆیشتی جاری وا هەبوو لە تونێ لێک نەتوانی دەرچی قیتار ڕەهات لێدا. مەترسی تەقەکردنی پۆلیس هەبوو، مەترسی خنکان هەبوو لە زەیەکان ئەو زەیە گەورەی بۆڵغاریەکە ئاوی سناعی بۆڵغاریا بەوێدا ئەڕوا. ئەمانە هەمووی کۆمەڵێک مەترسی بوون هەر پەڕینەوە لەو ئاوی گەورەیە کە ناویان نابوو ئاوی گەورە. من ببرە ناوە ڕاستیەکەی خۆی نازانم ناوی ئەم ڕووبارە چییە، زەیەکی گەورەیە بەڵام پەڕینەوە لەو زەیە کە کورد ناوی نابوو ئاوی گەورە بۆ خۆی مەترسیەکی زۆر گەورە بوو لەسەر ژیانی ئینسان. چکە دەبواە کەسێک بپەڕێتەوە ئەو بەرحەبلێکی ببردایە لە دارێک بیبەستایە و بە بەلەمێکی چوپی بچووک دوو نەفەر سێ نەفەر چوار نەفەر سەرە خراو بە حەبلەکە ڕائچشراوەیان پەڕاندەوە ئەو بەر. من ئاخر جار بڕیارمدا حوتی 1970 بڕیارمدا لە ڕێگەی ئاوەوە بڕۆ لە ڕێگەی دەریای ئیجەوە. تر ئەوە بوو ڕۆژی 9 مانگ بەلەمێکمان بۆ هاتوو سەرکەوتین. هەرچەندە ئێمە دوو ڕۆژ لەسەر ئاوماینەوە چووکە ڕۆژی 7 مانگ ڕۆیشتین بەرەو کەناری دەریا لە شارۆچکەی قەرەبرون کە سەر بە قەزای چێشمەیە لە پارێزگای ئیزمیر. لە ڕێگا پاسێکی تریش هات بێکەوە بڕۆین. ئێمە ڕێگەمان لێ تێک چوو ڕێگەمان هەڵە کرد درەنگتر گەیشتنە سەر ئەو بەلەمەی کە قەرار بوو ئێمە پێی سەفەر بکەین ئەو ڕۆیشت و ئێمە ماینەوە کە ماینەوە قاچاقچیەکان داوایان لێکردین کە ئێمە لێ بمێنینەوە ڕۆژی دوایی بەلەمان بۆ دێنێ. وەڵحاڵ دوو ڕۆژ دوای ئەوە بەلەمیشتریان بۆ هێناین ئەو وەجبەی پێشتر کە ڕۆیشت ئەوان دەرچوون. بەڵام ئەو بەلەمەی تر کە هێنایی دیار بوو بەلەمەکە بەلەمێکی باش نەبوو خراپ بوو و ئێمە 36 کەس لێ سەرکەوتین 37 کەس بوون خۆمان 36 کەس سەرکەوتین. یەکێک لە هاوڕەکان مەسافەی بەلەمەکە دەر بڵێم ڕەنگە 12 مەتر درێژ بێ 3 بۆ 4 مەتر پانی بوو بێر ئەوەندە بوو کە ئەمە هی ماسیگری بوو لە ڕاستیدا هی باری زۆر قڕس نەبوو. بەڵام ئێمە شارەزانە بووین نە بە حرماندی بوو نە بەلەمماندی بوو نەمانەزانی ئەمە ئەم بەلەمە بۆچی بەکاردێت. لەبەرەوە 36 نەفەرمان سەرکەوتین. یەکێک لە هاوڕەکانمان بڕوای بە بەلەمەکە نەبوو قەراریدا کە سەر نەکەوێت. زۆر بە ئێمەشی وت کە سەر نەکەوین بەڵام ئێمە ڕۆیشتین. ترەوە بوو دوای نزیک بە سەعاتێک ڕۆیشتن لە ناو بەحر بەلەمەکەمان غەرق بوو و من و 7 هاوڕێتە ڕزگارمان بوو 28 لە هاوڕێیانشمان گیانیان لە دەستدا و خنکان. تۆزێک مەلەوانی مەزانی بەڵام تایە بوو کە هیچ مەلەوانی نەئەزانی ڕزگاری بوو. ئەمەش نازان میسان بۆچی بجێڕێتەوە. هەرچەندە ئەم دەریایە بە خۆی سوێرە ئەگەر تۆزێک جوڵەیەکی لەسەر دەریا ئەمێنیتەوە توانی خۆت ڕابگریت و نقوم نەبیت. ئاسانە ینی ئەوەندە قڕس نییە. بەڵام ئێمە هەمومان ئەوەی مابوو نزیک بە 7 ساعات و نیو لە ئەوە مامەوە من. بەڵام هاوڕێیانی ترم تایە بوو زیاتر لە 12 ساعات لە ناو ئاوەدامانەوە لە ئاودامانەوە کە خۆیان بە جەنازە و شتەوە گربووە هەندێکیان. بێگومان من لە کتێبەکە زۆر لەسەر ئەم حاڵەتە وەستاوم زۆر بە وردی باسم لەو ساتانە کردووە کە لە ناو ئاودا بووم. لە ڕاستیدا یەکەم ئەمە ئەوە بڵێم کە ئەم خۆڕاگرتنمان لە ناو دەریا هیچ یەکێک لەو هاوڕێیانەمان بۆ ئەوەی نەبووە ڕزگاری بێ بەڵکو بۆ ئەوەی وەست دەقەیەک خولەکێک زیاتر بژی چەند سانیەک زیاتر بژی چکە کەسمان بڕوامان بەوە نەبوو لەو دەریا بێ بنا بتوانین بینە دەرەوە نەجاتمان بێت چونکە ئاوەدانیشی لێ نەبوو. یعنی یەک بەلەم یەک باخیرە هیچ شتێکمان لەو دەوروبەرە نەدیوە. ئێمە
ئێمە هەر خۆمان بووین لەناو ئەو بەحرا لەم بەحرەیە چێ فریاتەکەوێ هیچ کەسێک فریامان ناکەوێت جا لەو کاتەیە تۆ هەموو ژیانی خۆت دێتە بەرچاو هەموو ئەو بڕیارانەشت دێتەوە بەرچاو و جارێکتر گەنگەشەیەکەی تۆ بزانە ئەم بڕیارە دروست بوو بڕیاری سەفەرت دروست بوو کە هاتیت بڕیاری ئەم ڕێگەیە دروست بوو کە بڕیارە دابار لە ڕێگەی ئاوەوە بیت بێگومان بە بڕیارێکی هەڵەمەزانی ینی بێگومان بە تایبەتی هەڵبژاردننی ڕێگەی ئاو کە ئێمە هیچ ئەزمونێکمان نەبوو زۆر بە نەشارەزایی خۆمان ڕادستی قاچاقچی و خۆمان ڕادستی و قەدەرە کرد ئەمە مەرگەساتێکە کە ئێستاش دووبارە ئەبێتەوە مەرگەساتە من ئەمەوێت لەسەر ئەم نقطەیە تۆزێک بۆستم بۆ نمونەگەر ئێمە نەختێک بیرکردنەوەی دروستمان هەبواە لەوەی لە ڕێگەی بەلەمەوە ئێمە ئەپەڕینەوە و ئەبێ شتێک لەگەڵ خۆمان بین بۆ حاڵەتی لێقەومان ڕەنگە ئەم 28 نەفەرە لانی کەم بە زیندوی بوو مابانەوە ڕەنگە مدەتێکی زیاتر لە ئاوا مابانەوە مدەتێکی زیاتر ڕەنگە چەند کەسێکیان بخن کابووە نەک 28 نەفەر ئێستاش تەماشاکەم ئەو ڕووداوانەکە دووبارە ئەبنەوە بەلەمی وا ئەبینم تەنانەت ئێلێگێکی نەجاتیان پێ نییە تەنانەت چوپێکیان پێ نییە هیچ شتێک لەگەڵ خۆیان نابن چونکە ئێمە شارەزای کللتوری دەریامان نییە کللتوری سەفەری دەریامان نییە ئێمە نابێ خۆمان ڕادستی قاچاقچی بکەن ئەو بەلەمانەی کە نەفرە گوازنەوە لە تورکیاوە بۆ ئیتالیا و یۆناان و ئانە ئەو بەلەمانە ناگەڕێنەوە ئەو بەلەمانە لەوێ فڕێ ئەدرێن بە نرخێکی زۆر کەم ئەکڕێ قاچاقچی تا ئەو دقەی تۆ سەرخات مەسئولە لی دوای ئەم دقەیە تۆ نە قاچاقچی ئەبینیتەوە نەمەسئولیەتی تۆش هەڵەگرێت ئێمە کەسمان بیر لەوە ناکەینەوە هەر کەسە و ئەچێ پێی وایە کە ئەم ڕێگەیە گرنگتیە پارەکەی ئەدا بۆ ئەخەوێنێ بۆ قاچاقچی پارەکەی ئەداتە دەستی و لەگەڵی سواری بەلەمە بێ من ئەڵێم ئەگەر ئێمە تۆزێک تەندروست بیر لە سەفەر بکەینەوە تۆزێک تەندروست بیر لە سەفەر بکەینەوە بۆ هەر سەفرێک کە ئیکیت بۆ سەفەری ئۆتۆمبیل بۆ سەفەری فڕۆکە بۆ سەفەری کەشتی بۆ سەفەری قیتار کۆمەڵێک ئامراز هەیە کۆمەڵێک ئامێر هەیە کە پێویستە تۆ لەگەڵت دابێت بۆ نمونە تۆ لێرەوە ئەچی بۆ شارۆچکەیەکی نزیک لەم شارە تۆ کۆمەڵێک شت دەبێ پێویست بۆیە پێت بێ ئەبێ لە هەندێک شت ئەمین بیت لانی کەم ئەبێت تۆ چێکی ئۆتۆمبیلەکەت کردبێ بزانە ئەدگەێنێت ئەوێ یان نادگەێنێت ئەوێ ئەی ئێمە بۆ چێکی ئەو بەلەمە ناکەین کەمان باتە ناو قوڵایی دەریا بە هیچ شێوەیەک ناتوانین خۆمان ڕزگار بکەین ئەگەر لێمان خۆمە بۆ جوان سەرنجی ئەمە نادین من ئێستاش سرم سوڕەمێنێ ئێمە ئەو بەلەمەی پێ ڕۆیشتین بەلەمێک بوو لە دار دروستکرا بوو تەبیعیە ئەمە بەڵام من ئێستا بیر لەوە ئەەکەمەوە ئەبینم 40 بۆ 50 کەس بۆ 60 کەس سواری بەلەمی چووپەکرێ بەلەمی چوب یعنی پەنسەرێکی بچووک یعنی کونێکی بچووک بۆ ئەوی هەمویان غەرق بن من زۆر بەوە نیگەرانم زۆر بەلامەوە سەیرەکە تاچی ئێمە ئەوەندە بە ئاسانی خۆی ڕادستی مەرگەکات مێژووی کۆچ مێژوێکی کۆنا مێژووی ئەمڕۆ دوێنێ و پێرێ نییە لەوە تای مرۆڤایەتی هەیە کۆچیش هەیە ئەلبەتە کۆچ هۆکاری خۆی هەیە لە سەردەمی کۆن بە بیانووی جۆرا و جۆر کۆچ کراوە لە بینی تەنانەت وڵاتەکانیش بۆ نمونە ڕەنگە ئاژەڵدارەکان لە سنووری ئەم وڵاتەوە پەڕی بنەوە ئەو وڵاتە لەبەر ئەوەی لەوە ڕیان دەست نەکەوتوە بۆ ئاژەڵەکانیان لە بە هۆکاری ئاو کەمی ئاو یەکێک بۆ لە سەبەبەکان ڕووداوە سروشتیەکان سەبەبی تر بوون ینی هۆکاری تر بوون بۆ ئەوەی کۆچ بکرێت دوای ئەوە دێتەوە سەر با بڵێن بارودۆخە ئەمنی و شەڕ و ئابووری و ئەوانە ئەوەی ئێستا ئەگوزەرێ ئەتوانین پۆلێنی بکەین لە تەنها لە یەک بەرەی کۆزدا با بڵێن یەک فاکتەری کۆزدا ئەویش مەسلەی ئابووری و مەسلەی ئارامیە مەسلەی ئاسایش و ئارامی یەکێک لە مشکیلە هەرە گەورەکان کە لە 30 ساڵی ڕابردوو گەنجی کورد کردوێتی هۆکاری کۆچکردن مەسلەی ئابووریە مەسلەی ئابووری لەم وڵاتەی ئێمە بۆ تا کێشەیەکی زۆر گەورە ئابووری لە وڵاتی ئێمە کە وڵاتێکی دۆڵەمەندین وڵاتێکین لەسەر نەوتین وڵاتێکین ئەبینین دەسەڵاتدارانمان چ سەروەت و سامانێک پێکەوە ئەنێن و چۆن ئەم سەروەت و سامانە ئەبەنە دەرەوەی ئەم وڵاتە بەڵام گەنجی ئێمە لی سوودمەند نییە ئەمە یەکێک لە ئەم شەڕ و شۆڕانەی کە لەم ناوچەیە هەیە خۆتەزانی هەر ڕۆژە و داگیرکەرێک پەلاماری ئەم پارچەی کوردستانەدا ڕۆژێک دەوڵەتی عێراق و ڕۆژێک دەوڵەتی تورکیا و ڕۆژێک وڵاتی ئێرانە و
پەلاماری ئەمە شوای کردووە سەقامگیری سیاسی لەم وڵاتەدا نەمێنێ. دەسەڵاتی خۆشمان هۆکارێکی ترە کە وای لە گەنج کردووە بیرکردنەوەیەکی تا ڕادەیەک بڵێن بیرکردنەوەیەکی چەوتیشی هەبێت لەسەر مەسلەی کۆچکردن بۆ ئەوروپا. من ئەمە ئەوە جارێشتر باس بکەمەوە. هەمیشە ئەوە بۆ گەنجانی ئەم وڵاتەکە لە گفتوگۆدان یان ئاگاداری ئەوم کە لە هەوڵی ئەوەدان کۆچ بکەن و بەرەو ئەوروپا بڕۆن ئەزمموی خۆمیان بۆ باسەکەن. ڕاستە من زۆر لێرە بێزار بووم، زۆر لە کاتی شەڕی ناوخۆیان بوو و ئەزمونێکی زۆر تاڵ بوو بۆ من، ژیانێکی زۆر تاڵ بوو چکە هیچ شتێکت بەدی ناکرد ئاسۆ ڕوون نەبوو بە هیچ شێوەیەک. لەبەرەوە ئەوەیان بۆ باسەکەم. بەڵام جارێشتیش من ئەوە ئەڵێمەوە کە دەسەڵات هۆکارێکی سەرەکیە بۆ پاڵنانی گەنج بەرەو وڵاتانی تر بڕوە. کاک بەرە من نەمەوێ نمونەیەک بێنمەوە لە کام وڵاتی دنیا کۆچ دیاردەیە. لەم وڵاتانە دیاردەیە کۆچ کە حکومڕانیەتیشی دیکتاتۆریەتی تدایە. لەم وڵاتانە کۆچ بۆتە دیاردە کە ئابوووریەکانیان کەوتۆتە ژێر سفرەوە. لە وڵاتانە کۆچ دیاردەیە کە شەڕی تایە، ینی ئاسایش و ئارامی سەقامگیر نییە. بۆ نمونە ئەکرێ ئێمە مقارنە لەگەڵ وڵاتێکی وەکو نیپال بکەین. خەڵکی نیپال بۆ کۆچەکە لە وڵاتێکی خۆیان شەڕیتیانی نیپال تا ڕادەیەک وڵاتێکی ئارامە، بەڵام ڕێژەی هەژاری لە خوار هێڵەوەی یان لە خوارە و هێڵە دیاریکراوەیەکە هەیە. ئەمە هۆکارەکەیانەکە تا ڕادەیەک ڕەنگە مافی خۆیان بێ بە دوای ژیانێکی شایستەتردا بگەڕێن. وڵاتەکە خۆی وڵاتێکی فەقیرە لە ئەساسدا نەک میلەتەکەی. بەڵام لای ئێمە ئەگەر بین سەیریکەین ئێمە هۆکارەکەی هەردووچێتی هەم ئابوووریە هەم سیاسی و ئەمنیە. وڵاتی ئێمە لە ڕووی ئابوووریە وڵاتێکی دۆڵەمەندەوەکو پێشتر باسم کرد، بەڵام ئەم دۆڵەمەندیە نەبووتە هۆکارێک بۆ چارەسەرکردنی گرفتی ئابووری تاچی ئێمە. کەواتە دەسەڵات هۆکارێکی سەرەکیە بۆ پاڵنانی گەنج ئەیتوانی ئەم هۆکارە ئابووریە تا ڕادەیەک چارەسەر بکات و کێشە ئابوووریەکانی لەم وڵاتەدا بۆ بەتایبەتی بۆ گەنج کە ئەوەی لە هەڵبژاردنەکاندا بانگەشەی بۆ ئەکەن مەسلەی هەلی کار و باشترکردنی ژیانی هاوڵاتی و هاوبەشی پێکردنی هاوڵاتی لەگەڵ داهاتی ئەم وڵاتە و نازانم چی و چی و چی و ئەمانە لەو هەموو دروشمانە ئەگەر یەک دروشمیان جێبەجێ بکردایە دڵنیا بە لەوەی کە گەنجی کە مەسلەی کۆچ لە ناو گەنجانی وڵاتی ئێمە نەبوو بە دیار لە وەکو حاڵەت ئەمایەوە. من ببوورە من بیرم دێ ساڵی 2005 بۆ 2010 کەەوە بارودۆخی ئابووری ئەم وڵاتە بەرەو باشی ڕۆیشت کۆچی پێچەوانە سەری هەڵدەکات. لە ڕووی ئەمنیەوە هێشتا ئێمە سەقامگیر نەبووین، بەڵام کە ئابووری بەرەو باشی ڕۆیشت لە 2005 تا 2010 کۆچی بە پێچەوانە دەستی پێکرد وەک کۆمەڵی خێزان لە ئەوروپا گەڕانەوە. خەڵکێکی یەکجار زۆر ئەوانەی سەڵت بوون هێشتا زەواجیان نەکردبوو لە ئەوروپا بوون هاتنەوە بۆ کوردستان. ئەی لە دوای ساڵی 2014 بە هۆکاری هەبوونی شەڕی داعش، بە هۆکاری قەیرانی دارایی، بە هۆکاری گرژی و ئالۆزیەکە ناوخۆییەکان، بە هۆکاری شەڕەکانی ڕۆژ ئاوا و هێرشی دەوڵەتی تورکیا بۆ سەر کوردستان و کۆمەڵ ینی تۆ ئەتوانی لەم کاتێکی ئێمە دانیشتوین چەندین هۆکارت بژمێری بۆ ئەوەی گەنجی ئێمە کۆچ بکات. نەمانی ئینتیما یەکێکە لە هۆکارەکان. خۆتەزانی ئەم ڕوحەتی نەتەوایەتی با بڵێن ڕوحەتی شۆڕژێڕی و نەتەوایەتی لە ناو تاچی کورد بە کۆمەڵێک هۆکار جارێشتر ئەوە بڵێنەوە بە کۆمەڵێک هۆکار زۆر لاواز بوو. من هەمیشە لەگەڵ وتومە لەگەڵ ئەوە دانیم کۆچی بەم شێوەیە هەبێ بۆ ئەوروپا. هیچ کاتێک لەگەڵی دانیم چکە جێهێشتنی گەنج کە ئەم وڵاتە بەجێ دێڵێ هەر گەنجێک ئەم وڵاتە بەجێ دێڵێت تاقەیەکت لێکەمە بێتەوە وزەیەک لە وڵاتەکەمە بێتەوە. وڵات بە گەنج ئەپارێزرێ، وڵات بە گەنج ئاوەدانەکرێتەوە، وڵات بە گەنج بەرەو پێشەوە بردێ. ئەو بە معنای نییە کە ئەوانەی سەروی گەنجن دەورێکیان نەبێ لەمە. بەڵام تۆ لە نیزامی سەربازی تێکڕای دنیا کاتێک سەرباز وەرەگیرێ لە تەمەنی 18 بۆ 25 ساڵە سەربازێکە. ئەمە هەڕەتی هێزە، یعنی لە هەڕەتی هێز و توانای خۆیدایە. لەو کاتەیە پێویستە گەنج بەرگری لەم وڵاتی خۆی بکات، گەنج ئەم وڵاتە بپارێزێ. بەڵام بەداخەوە گەنجی ئێمە لەو کاتەیە لەو تەمەنەیە وڵات بەجێ دێڵێ. بەو هۆکارانی کە پێشتر باسم کرد جارێشتر ناسمەوە سەری. ئەوەی ئێستا گرنگە
ڕێگریکردن بەوە ناکرێت تۆ دانیشیت لە کەناڵەکانی ڕاگەیاندن یان لە تەمان مەبەستم لە دەسەڵاتی کوردیە بێ لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندن و سوۆسیال میدیاوە بە شێوەیەکی ناشیرین و بە شێوەیەکی گاڵتە ئامێز ڕێگری لەمە بکەیت. ئەمە پرۆژەی پێویستە قوربان، ئەمە پرۆژەیەکە بواە دەمێک بێ پەرلەمانی کوردستان، حکوومەتی هەرێم و موسساتی تایبەتمەند بە مەسەلەی کۆچ ئەوایە تا ئێستا کاری زۆر جددیان لەسەر ئەمە بکردایە. من ئەوە ئەڵێم لەم بەرنامەیە ئەو قسەیەکەم ئەمەی ئەم ساڵمان ڕەنگە باشتر بێ لە ساڵێشتر. ئەم مەترسیە کە ئێستا هەیە بۆتە دیاردا مەسەلەی کۆچی گەنجان بۆتە دیاردا ساڵێشتر ڕەنگە ببێتەوە لێشا وەکو ساڵی 2015 ڕوو بە شێوەی خۆنیشاندان خەڵک لەم وڵاتە ڕۆیشتە دەرەوە. ئەگەر هەنگاوی بۆ نەنێن نەخێر بە هیچ شێوێکەمە ئاسایی نییە. لە کاتێکدا ئاساییە کە هۆکاری زۆرت نەبێ. تۆ ئێستا هەر گەنجێک ئەدوێنی کە ئەوێ سەفەرکات چەند هۆکارێکت بۆ ژمێرێت. کۆچ کاتێک ئاساییە کە من ئامانجێکم هەبێ لە کۆچکردن، بەڵام ئەم گەنجەی ئێستا ئەڕوا ئامانجێکی تاکە ئامانجی دیاریکراوی ئەوەیە کە بچێن نیشتیمانێکی ئارام بۆ خۆی بدۆزێتەوە. ئەی بۆ ئێمە نیشتیمانەکەی خۆمانی بۆ ئارام نەکەینەوە. هەر هۆکارە سەرچێکە دەسەڵاتی خۆمانە کە من قسە لەسەرەوەکەم ئایا دەسەڵات لە دەستی نایەت بێ ئەم کەشە ئارامە بۆ گەنج دروستکە کە نەچێتە ئەوروپا، نەبێتە پەناهەندە، نەبێتە هاوڵاتی پلەدوو لە وڵاتیشتر. کاکات من دوێنێ بەرنمەیەکم بینی لە یەکێک لە کەناڵە ئاسمانی هەیە بەناوبانگەکانی کوردستان بە ئاشکرا هاتووە قاچاقچی هێناوەتە سەر شاشەی تەلەڤیزیۆن و ڕێکلام بۆ کارەکەی خۆیەکە. ئەڵێ خەڵک هەیە بە 13 بۆ 14,000 دلار نەفرە پەڕێنێتەوە، من بە 11,000 دلار نەفرە پەڕێنمەوە. لە کاتێکدا ئەم کەناڵی دەسەڵاتە تۆ ئەگەر نەتوانی حاڵەتێکی وا کۆنتترۆل بکەی ئەبێت تۆ لە نیەتی دەسەڵات تێبگەی کە مەبەستی چیە. من هاتوومەتەوە قەنەعەتە کە خۆی مەبەستێتی ئەم وزەیە لە وڵاتە بچێتە دەرەوە بۆی وزەیەکی مردوو لە وڵاتدا بمێنێتەوە هەمیشە پێگەی خۆی قایم کات. هەر نمونەیەکی بەسیت لە ناو زۆر بنەماڵی ئەم وڵاتی ئێمەدا کەسێک دوان سییانمان هەیە لە وڵاتێکی ئەوروپی چەندین ساڵە دانیشتۆ بەدیار ئەوەی کە مافی پەنابەری پێ بدرێت. کاکە پەنابەری کارێکی ئاسان نییە، هەموو کەسێک ناتوانێت پەنابەر بێت. پەنابەری کە تۆ ئەچیتە وڵاتێک هاوڵاتی پلە دوی لە هەندێک وڵات هاوڵاتی پلە 5 و 6 هیچ وەختێک نابیتە هاوڵاتی پلە یەک. ئەو مافانەی کە بۆ هاوڵاتیەکی وڵاتێکی ئەوروپی دەستەبەرەکرێ هیچ کاتێک بۆ هاوڵاتیەکی پلە 2 پلە 3 دەستەبەر ناکرێت جگە لەو کەسانەی کە ساڵانێکی زۆرە لەوێن و بوونەتە هەڵگری ڕەگەزنامەی ئەم وڵاتە کە سوکە مناڵەکانیان کە سوکاریان تەنانەت چوونەتە خزمەتی سەربازی و ئەوانەشەوە. ڕەنگە بۆ ئەوانیش تا حدێک لە دەرونی خۆیان هیچ کاتێک ئەوانیش نابن هاوڵاتی پلەیەکی ئەم وڵاتە لە دەرونی خۆیان، چونکە ڕەنگە وڵاتێکی وەکو سوید هاوڵاتی کە ڕەگەزنامەی پێئەدا ببێتە هاوڵاتی پلای یەک ڕەنگە نزیک لە پلە یەک، بەڵام هیچ کاتێک ئەم هاوڵاتی ئێمە کە کووردا یان خەڵکی وڵاتیشترە خۆی بە هاوڵاتی پلە یەک نبینی لە وڵاتە، هەم لە ڕووی کولتورەوە لە ڕووی کولتوریەوە لە ڕووی ئینسانیەوە لە ڕووی ڕوحەتی مرۆڤایەتیشیەوە کە ئێمە ڕوحەتی مرۆڤایەتیمان زۆر جیاوازە لەگەڵ ئێمە. مەسەلەی دین زاڵە بەسەرمان، مەسەلەی کللتوری کۆمەڵایەتی زۆر زاڵە بەسەرمان، ڕەنگە لای ئەوان ئەوە نەبێ. ئیتر ئەمانە کۆمەڵێک کۆکارن یەکەم شت کابیتە پەنابەر لە یەکێک لە وڵاتانە وەکو دیوارێک دێتە بەردەمت جا تۆ چەند تااقەتی ئەوەت هەیە ئەم دیوارە بڕوخێنیت. ئەمە ئاکارێکی ئاسان نییە. پەنابەری من جارێکتر ئەوە ئەڵێمەوە، من خۆم ژیانی پەنابەریم دیوە لە ناوەڕاستی هەشتاکان کاتێک باوکم پێشمەرگە بوو بە ناچاری ئێمە بووینە پەنابەر لە وڵاتی ئێران. من ئەزانم ژیانی پەنابەری چۆنە، چەشتومە دووری خاک و کەسوکار و نیشتیمان و هەموو شتێک، هەرچەندە ئەو کاتە ڕەنگە زۆر قڕستر بوو بێت لەبەرەوەی هیچ وەسیلەیەک پەیوەندیش نەبوو، بەڵام من بینیومە ینی تۆکە لە وڵاتێکەوە ئەچیتە وڵاتیشتر ئەگەر تەنانەت بۆ کار و کەسابەتیش بێ بینیومە چەند قورسە. ئەزانم کە ژیانی پەنابەری ژیانێکی هەروە ئاسان نییە، بۆیە هیوادارم گەنجانی ئێمە کاردانەوەیان ئەوەندە تو نەبێ لە بەرامبەر مەسەلە سیاسی و مەسلەی ئەمنی و مەسلەی اقتصادیەکە زۆر پەلە بکەن لە بڕیاردان بۆ کۆچ، پەلەکردن بۆ بڕیاردان لە بۆ کۆچکردن بۆ وڵاتێکی ئەوروپی دڵنیا بە لەوەی کە
من ناڵێم پەشیمانی لە دوایە بەڵام پەشیمانە لەوەی کە ورتر بیری نەکردوتەوە ئەوای ورتر بیری بکاتەوە چونکە من ئێستا لە ناو کەسەکانی خۆم شکە بەم قۆناغی سێی زانکۆیە زانکۆی جێهێشتەوە ڕۆیشتۆچەوە ببێتە پەناهەندە لە وڵاتیش مەسەلەی پەنابەری هەروە ئاسان نییە ئەو جارەش ئێڵێمەوە مەسەلەی پەنابەری خۆی مەرگە ساتێکی ترە ئێمە دەسەڵات ناچارمەنەکە ئەوە بکەین بابەت لە ڕقی دەسەڵات و بە بیرکردنەوەی دەسەڵات و لە ڕقی ئەو کەسانە ژیانی خۆمان ئەوەندەی تر وێران نەکەین ورتر بیر بکەینەوە من ناتوانم لە جیاتی هیچ کەسێک بڕیار بدەم بە هیچ کەسێک بڵێم سەفەر مەکە بەڵام ورتر بڕیار بدە کە سەفەری شەکەی تکایە ورتر بڕیار لە جۆری سەفەر بدە ئەم مەرگە ساتەی کە ڕۆژانە لە دەریای ئیجە و لە دەریاکانی تر ئەخوڵقێ بەلا ژیانی خۆتان مەفۆتێنن مەکەونە داوی قاچاقچی و مەکەونە داوی کۆمەڵی خەڵکی هەلپەرستکە تەنها و تەنها ئامانجیان بەدەستێنانی پارەیەکە لە تۆی هاونیشتیمانی بۆ ئەوەی یارمەتیت بدا بەرەو مەرگت بووە بەڵام ئەو فترەیە ئەو مودەیە کە مامەوە لە ناو بەحر و دوای ئەوەش کە ڕزگاریش کران و چەند ڕۆژێک لە نەخۆشخانەش بووین و ئانە هەمیشە بیرم لەوە ئەکردەوە ئەکرا من بڕیارە دروستەکە بدەم ئەو ئەکرا بە دوای بڕیارە دروستەکەدا بگەڕم بڕیارە دروستەکە لەو کاتەیە چی بوو بڕیارە دروستەکە تەنها لەو کاتەیە پەلە نەکردن بوو من پێم وابوو لە ناو بەحریشا بیرم لەوە کردەوە کە پەلەم کرد من لە کتێبەکەش باسم کردووە کە سوکارم زۆر داوایان لێکردم کە کاتی سەفەر نییە ئەمە کاتی سەفەر نییە من بێ پرسی هیچ کەسێک بێ ئەوەی پرس بە هیچ کەسێک بکەم ڕێگەی بەحرم هەڵبژارد بە ڕێگەی بەحردا ڕۆیشتم کە هیچ زانیاریەکم لەسەری نەبوو لەبەر ئەوە من بەڵێ ئەوە ئەڵێم کە لەگەڵ نەخۆمبوونی خەونەکانیشم هەمیشە لە خەیاڵی ئەوەدا بووم هەموو ژیانی خۆم ئەهاتەوە بەرچاوم تەنانەت کەم و کوڕی و هەڵە و ڕاست و بڕیارە ڕاست و دروستەکانم ئەهاتەوە بەرچاو بەڵام هەر خەیاڵیشم لای مەرگ و خەیاڵیشم لای مردن بوو زیاتر